ئەڵێ ڕۆژڕۆژانفرەخنەی لە تۆ گرتبی ئیشەڵا سووک و سەلیم ئەبێ خوا سووک و ڕسوایەکە لە دنیا و لە قیامەتە خوای خواریکە و خاتری گەوری خۆشەویستی خۆت و ئەم جوعە خوایە ئەوەی ڕەخنەی لەم کوڕە بوو بێ خوا سووک و ڕسوایەکەی بنە ماڵەکەی خۆی حیزبەکەی دەسەڵاتەکەی خوایە سووک و ڕسوایەکەی لە دنیا و قیامەتە خوایە گیان خوایە وریای گیان هەسە کوڕەکەم بچین بۆ پێنجۆن بۆ ئەڵغا هەسە وریای گیان دەی با بڕێن باوکەکەم بچین بۆ بەمۆ وریای گیان دەرگای سارە بۆ ئەکردبوو لە فۆ ئەکرد دەم و بڵاکەم هەسە وریای گیان بەخوا خەندە و پێگەنی نەما لە هەڵەبجە هەموو شتێ باری کرد وریای گیان وریای گیان هەڵەبجاڵی ئاشی ئاو کەوتووە وریای گیان بە قوربانێ بە وریای گیان وریای گیان بە ساقە و کاکە وریای گیان بە قوربانێ بە ساقە و وریای گیان تا ئەو ڕۆژەی ئەمرم دوعای خێری بۆکەم وریای گیان بە ساقە و مکڕە جوانەکە